شکل نوێترین ئەو بەرهەم و ڤیددیو کلیپانی کە بڵاو کراونەتەوە بە ناوی نمنم بارانەیە کە هیڕابەر کوردستانیە ئەو وەک خۆی ئەڵێت ئەم گۆرانیە لە ڕابردووەکو فۆلکلۆری گوتراوەتەوە و هەم ئاوازەکەی و هەمیش تێکست و گۆرانێکم لەلا جوان بۆیە جاریشتر وتومەتەوە کاکە ڕابر دیارە کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هونەرمەندێکی لاوەوە خاوەنی دوو ئەلبومە لە ڕابردووە و زیاتر لە 20 گۆرانی تۆمارکرا و کلیپیشی هەیە. ئەم زیاتر ڕابر لە فستیڤالەکانە بەشداری کردووەوە لە فستیڤالەکانە توانیویانە بەشداری چالاکیان هەبێ و چەندین خەڵاتیش بردن و لە فستیڤالەکانە کاکە ڕابر نەک تەنها هەر بە گۆرانی وتن بەڵکو لە ڕێگای ژێنینی ئامێری میوزیکیشەوە بەشداری کردو لەگەڵ تیپە میوزیکەکانە. توانەکانی هونەرمەندان لە هەر بوارێکا بێ هەوڵێن کە بتوانن ئاراستەکانیان بەرەو باشتر و باشتر بەرن لە ئامێرە میوزیکەکان چ جای گۆڕانکاری بێتایە یاخۆت کارکردن بێ لەسەرەوەی کە بتوانن جۆرێکی تری ئەم هونەرە تاقی بکەنەوە بۆ نمونە لە بواری میوزیکە کاتێک لە ژەنینەکان تەواو بن ڕۆکەنە ئەوەی کە بە تەواوەتی کار بکەن لەسەرەوەی کە شێوازی دەنگی خۆشیان تاقی بکەن و ئەنی کە دەنگیان خۆشە گۆرانی ئەڵێنیان گۆرانی بڵاوکەنەوە. ئەم بەرهەمە ئاواز و میلۆدی مامۆستا حەسەنی یوسف زەمانی و شاعری مامۆستا عوسمان ئەحمەدیە، کاری مۆسیقای لەلایەن هونەرمەند ئەیرفان موتەکایی و تۆماری دەنگی لەلایەن محەممەد ئەکرەی بۆ کراوە. ئەم بەرهەمە لە کاتێکدا بڵاوکرێتەوە کە ڕابر کوردستانی ماوەیەک بەر لە ئێستا بەرهەمی چۆپی بڵاو کردەوە کە کارێکی زۆر تایبەت و ناوازە بوو لە شێوازی گۆرانی و هەڵپەرشی فۆلکلۆری کوردی. بۆ یەکەم جار ئەم بەرهەمە بە دەنگی خوالێ خۆشبوو مامۆستا عەلادین بابە شەهابی گوتراوە. خوش کلامه خوش خرامه هزی خسته پی چه بارانی وای چه توفانی خوا خوی ازانی لبر لسایبم توجمی باران و سلما چه بارانی وای چه توفانی